ئەم کاتتان باش بیسەرانی هێژان لە ڕادیۆ دەنگی گەلەوە بە یارمەتی ئەو کارانم گشتی هەواڵەکانی ئەمڕۆ یەکشەمبە 8 حوزەیرانی 2025تان پێشکەش دەکەین. لە دوای ڕاگەیاندنی کەمپەینی دەمەوێت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلاندا چاوپێکەوتن بکەم لەلایەن پلەتفۆرمی ئاشتی و ئازادی ئەوروپا EFF لەسەر ئاستی نێونەتەوەی تا دێت پشتیوانی خواست بۆ بەشداربوون لە کەمپەینەکەدا زیاتر دەبێت. پلەتفۆرمی ئاشتی و ئازادی ئەوروپا باخواستی ئەوەی ڕێگریەکانی پێشدیدارکردن ڕێبەر ئۆجەلان لا ببەن و بۆ ئەمە بەستەش کەمپەینی دەمەوێت لەگەڵ عەبدوڵڵا ئۆجەلاندا چاوپێکەوتن بکەمیان دەست پێکردووە هاوکات لە چوارچێوەی کۆبوونەوەکاندا داواکاری پێشکەشی وەزارەتی گادی تورکیا دەکرێت و پەیامەکانی کەمپەینەکە با دیمەنەوە لە دیجیتال میدیادا بڵاو دەکرێتەوە. لە چوارچێوەی کەمپەینەکەدا ئاکادەمیسیان، هونەرمەندان و زۆر کەسان و کەسانی بەشە جیاوازەکانی ڕایگەشتی نێونەتەوەی داواکاری فەرمی لا وەزارەتی دادی تورکیا دەکەن بۆ دیدار لەگەڵ ڕێبەر ئۆجەلاندا. گروپی چەپی AP پارتە چەپەکان ئەوروپا و ئینتەرناسیۆنالیستە پێشکەوتوو خوازەکان و ڕێکخراوی RCI کە 5,000 ناوەندی لە ئیتالیا هەیە پێکەوە پشتیوانی خۆیان بۆ کەمپەینەکە ڕاگەیاندووە. هەروەها کوردیناسیۆنی پلەتفۆرمی ئاشتی و ئازادی ئەوروپا EFF هەریەکە لە دکتۆر لەتیفە ئاکیۆز و تۆنجای یەڵماز و لە لێدوانیەکانیاندا بۆ ڕۆژنامە یێنی ئۆزگۆر پۆلیتیکا ڕایانگەیاند ئامانج و گرنگی کەمپەینەکە زۆرە و بە هەنگاو گەلی لەم شێوە دەتوانن خاوەنداری لە پرۆسەکە بکەن. هەروەها ڕاشیانگیان هیچ هەلومەرجێکی ئازاد لە ئارادا نییە تا ئەوەی بەڕێز ئۆجەلان ئاشکرای دەکات موچی ئەم بانگەوازی بۆ چارەسەری کردووە باس لە ڕوانگەکانی ئەم بانگەوازیە بکات و تا ئەم هەلومەرجە نەڕەخسێندرێت هیچ ئیمکانێکی باش بۆ بەڕێوەچوونی پرۆسەکە نییە و بۆیە پێویستە ئەم ئامانجە بۆ ڕایگەشتی ئامادە بکەن. لە شاری بێنسهایمی ئەڵمانیا با داخوازی ئازادی ڕێبەر ئۆجەلان بە بەشداری ژمارەیەک لە کوردستانیان ڕێپێوانە ئەنجامدرا. ڕێپێوانەکە لەلایەن ئەنجومەنی گێلی کورد و یەکێتی ژنانی کوردی هەسەن ئەنجامدرا و ڕێپێوانگەران باوتنەوەی دروشم گەیشتە گۆڕەپانی کردبوونەوەکە. لەوێدا ڕێگەیاندراوی خوێندرایەوە ئاماژە بۆ کرا کە پرسی کورد گەورەترین پرسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و تشکرایە سەر پرۆسای ئاشتی و دووپات کرایەوە کە وەک ناوەکانی نێلسۆن ماندێلا و گێری ئادامس ڕێبەر ئۆجەلان لەم چوارچێوەیەدا فیگۆرێکی گرنگە. ڕایشانگیان کە لە ساڵی 1993 حکوومەت یەک بە دوای یەکەکانی تورکیا پەیوەندیان با ڕێبەر ئۆجەلانەوە کردووە و لە حکوومەتێکی ئەردۆغانیشدا بۆ ماوەی 2 ساڵ دانوستان کرا، بەڵام ئەم پرۆسانە نەگەیشتە ئەنجام و جەختیشیان کردەوە ڕێبەر ئۆجەلان لە هەلومەرجی گۆشێکی ڕاهادا ناتوانێت وەڵی خۆی بگێڕێت و ئازادی ئەو پێویستێکی یاسایی و مرۆیی و سیاسی. مەبەستی پیرۆزکردنی جەژنی قوربان دەم پارتی لە چەندین شار لەگەڵ گەلدا کۆبوونەوە. لە کۆبوونەوەکاندا پەروین بۆڵدان سەرنجی خستە سەر پرۆسەکە وتی پێویستە هەموو کەسێک بەرپرسیارەتی خۆی جێبەجێ بکات. کۆبوونەوەی دەم پارتی لە وان لە باڵەخانی ڕێخستنی وان ئەنجامدرا و هەریکەلات جێگیری سەرۆک پەرلەمانی تورکیاوە ئەندامیشاندی ئیمراڵی پەروین بۆڵدان و چەندین کەسی دیکە بەشداریان کرد. هاوسەرۆکانی وانی دەبەپە جەمیل دەمیر قسەی کرد و ئاماژەی بە بەنگەوازە مێژوویەکەی 20 شوباتی ڕێبەر ئۆجەلان کرد و وتی پرۆسەکە هەلێکی زیێڕینە بۆ تورکیا و هەرێمەکە. هەروەها دواتر هاوسەرۆکی شارەوانی وان عەبدوڵڵا زەیدان دەستنیشانی کرد ئەم پرۆسەیە کە لەلایەن ڕێبەر ئۆجەلانەوە دەستی پێ کردووە هەنگاو بۆ ئاشتی و ئازادی هەموو گەلانە و پەروین بۆڵدان لە کۆتاییشدا ئاماژەی بەوە کرد کە ئاماژەی بە دیدارەکانی ئیمراڵی و ئاماژەی بە هەموو سەردانەکانی ڕێبەر ئۆجەلان کرد و وتی ڕێبەر ئۆجەلان سڵاوی تایبەتی بۆ گەل هەبووە و لە هەموو سەردانەکاندا و لەسەر ئەو بنەمایە سڵاوی ڕێبەر ئۆجەلانتان پێدەگەێنین. هەروەها بۆڵدان ئاماژەی بۆش کرد کە لە هەموو دیدارێکماندا ڕێبەر ئۆجەلان جەختی کردوێتەوە پڕ بە هیوایە و جۆشێکی مەزنەوە لەم پرۆسەیەوە دەڕوانێت. ئەنجومەنی ژنانی پارتی یەکسانی و دیموکراسی گەلەندەم پارتی بە هۆی جەژنی قوربانەوە سەردانی ئەنجومەنەکانی دایکانی ئاشتیان لە ئیستانبول کرد و لە سەردانەکەیاندا وتەبێژی ئەنجومەنی ژنانی دەم پارتی خالیدا تۆرکۆغلو پەرلەمانداری ئیستانبول کە زیبان کۆنکچکۆ چەندین ژن بەشدار بوون. دایکانی ئاشتی لە بەردەم دەرگای کۆمەڵەکە پێشوازیان لە ژنان کرد. لە سەردانەکەدا ژنان هیوایان خواست ئەم جەژنە ببێتە مایە ئاشتی و تشکیشیان خستە سەر بانگەوازی ئاشتی و کۆمەڵگەی دیموکراتیکی ڕێبەر ئۆجەلان و جەختیان کردەوە ئامادەن بۆ درێژە پێدان بە تێکۆشانەکانی.
هەروەها با بۆنەی جەژنی قوربانەوە پارتی سەر لە نوێی ڕەفا و پارتی سەعادەت و پارتی دیموکراسی و پێشکەوتن دەڤا سەردانی دەم پارتیان کرد. پارتی سەر لە نوێی ڕەفا بە بەشداری جێگری سەرۆکی گشتی و ئەندامی لێژنەی بڕێوەبەری و سەرۆکی ڕێخستن و پلانسازی لقی گەنجان و سەردانی ناوەندی گشتی دەم پارتیان کرد. شاندەکە لەلایەن جێگری هاوسەرۆکانی گشتی دەم پارتی محەممەد ڕەشۆ تریاکی و ئەندامی ئەنجومەنی دەم پارتی بایرامۆغڵو هەروەها ئیحسان سەیلان پێشوازیان لێکرا. محەممەد ڕەشتۆ تریاکی دیدارەکەدا تیشکی خستە سەر پرۆژەکەی مەهەپا بۆ پێکهێنانی کۆمسیۆنێک لە پەرلەمان و وتی پشتگیری کۆمەڵایەتی بۆ پرۆژەکە زیاتر بووە. شاندی پارتی سەعادەتیش ڕایانگەیان دەبێت هەموو کێشەکانی وڵات چارەسەر بکرێن. لە لایەکی تریشەوە پارتی دەڤا کە لە جێگری سەرۆکی گشتی محەممەد ئەردۆغان و یوسف تورکمەن و جێگری سەرۆکی گشتی بوشرا ساکینامێز پێکدەهات لەسەر ناوی شاندەکە ڕایانگەیان ئەم جەژنە بۆ تەمایی بەهێزکردنی هیوامان بە ئایندە و تورکیا لە قۆناغێکی سیاسی گرنگدایەوە. هەروە تیشکیشیان خستە سەر گرنگی پرۆسەکە بۆ دادپەروەری و خوشک و برایەتی. چندێکی ئەکەپاش لە دوم ڕۆژی جەژنی قورباندا بە مەبەستی پیرۆزکردنی جەژن سەردانی دەم پارتی کردو لە سەردانەکەیاندا جەخت لەسەر پشتگیری بۆ پرۆسی چارەسەری کرایەوە. لە شاندەکەی ئەکەپا کە پێکهاتبوون لە ڕەسوول کورد جێگری سەرۆکی ڕێخستنی کۆمەڵگەی مەدەنی و پەیوەندیەکانی گەل و تووبا ئۆزدەمیر ئەندامی لێژنەی بەڕێوەبەری ناوەندی لقەکانی ژنانی ناوەندی گشتی و هەروەها ئۆزگەر چەلیک لە باڵەگەتی ئەنقەرە سەردانی پارتی یەکسانی دیموکراسی گەلانیان کرد. دوای پیرۆزکردنی جەژن ڕەسوول کورد ئەندامی شاندی ئەکەپا باسی پرۆسی چارەسەری کرد و ڕایگەیاند بڕیارەکانی پەکەکە لە نێو کۆمەڵگەدا پێشوازیەکی بەهێزی لێکرا و پێویستە هەموو پارتە سیاسیەکان پشتگیری لە پرۆسەکە بکەن و ئاماژەی بەوەش کرد دەم پارتی پشتگیریەکی مەزنی پرۆسەکەی و پێویستە مرۆڤ ڕێزی یەکتری بگرێت و لە ناو یەکێتی خوشک و برایەتیدا بژیت. هەروەها لایەکی تریشەوە محەممەد ڕەشۆ تریاکی ئەندامی شاندی دەم پارتیش لە کۆبوونەوەکەدا ڕایگەیاند لەبەر ئەوەی ئەکەپا لە دەسەڵاتدایە بۆیە بوو بەرەو پێشچوونی پرۆسەکە بەرپرسیارە و زۆرترین ئەرکی دەکەوێتە ئەستۆ. سەرۆکی ئەمریکا دۆناڵد ترامپ ڕایگەیاند وڵاتەکەمان بە هیچ شێوەیەک ڕێگە نادات ئێران یورانیۆم بپیتێنێت ئەگەر با شێوەیەکی کاتیش بێت. دەشڵێت ئێمە چارەسەری دیپلۆماسی وەکو بژاردەی یەکەم دەبینین، بەڵام ئەگەر ئێران و کارا بکات ئەوە ناچار دەبین هێز بجوڵێنین. جێ ئاماژەیە 5 گەڕی دانوستانەکانی نێوان ئێران و ئەمریکا با نێوەنگێری عومان لە شاری مەسقەت و ڕۆمای پایتەختی ئیتالیا بەڕێوە چووە، بەڵام تا ئێستا ئەنجامەکەی ڕانەگەیەندراوە. جین شاهین سەناتۆری دیموکراتەکان و ئەندامی پلەبەندی لێژنە ئەنجومەنی پیرانی ئەمریکا ڕایگەیاند لێژنەکە هەموارکردنەوەی لابردنی سووریا لە لیستی دەوڵەتە ناپاکەکان پەسەندەکە و تیشی سووریا دەبێت بەردەوام بێت لە دوورکەوتنەوە لە ئاڵۆزەکانی پێشەوەی و بەرەو دیموکراسی و سەقامگیری و ئاسایش هەنگاو بنێ. لیستی دەوڵەتە ناپاکەکان ناوێکی سیاسیە کە ئەمریکا نزیکەی 30 ساڵە وەک ئامڕازێک لە وتاری دیپلۆماسی و میدیایی بەکاری دەهێنێت بۆ ئاماژەدان بە وڵاتانی کە دوژمنایەتی بەرژەوەندیەکانی ئەمریکا دەکەن یان تۆمەتبارن لە بە پشتیوانیکردنی تێرۆر و هەوڵی هەڵگرتنی چەکی کۆمەڵکوژ یان ئەنجامدانی پێشلکاریەکەی گەورەی مافی مرۆڤ. لایەکی تریشەوە دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند ئۆکراین بیانووی بە پوتین سەرۆکی رووسیا داوە بۆ ئەوەی بەردەوام بێت لە هێرشە چڵەکانی بۆ سەر وڵاتەکەیان. دەشڵێت ڕەنگە دۆخەکە تا ئاستی جەنگی ئەتۆمی تێک بچێت. دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکا ڕایگەیاند هیوادارە رووسیا دانوستاندن بۆ چارەسەرکردنی کێشەی ئوکراینیا ڕانەگرێت چونکە ڕەنگە دۆخەکە تا ئاستی جەنگی ئەتۆمی تێک بچێت. باسی لەوەش کرد پوتین ئاگاداری کردمەوە کە وەڵامی هێرشە توندەکەی ئوکراینیا دەداتەوە بۆ سەرخاکی رووسیا و بۆی ڕوون کردووەتەوە کە هیچ بشاردەیەکی نییە جگەل لە وەڵامدانەوەی هێرشەکان. ئەو لە کاتێکدای ماوەی چەند ڕۆژێکە رووسیا باچڕی ناوچە جیاوازەکانی ئوکراینیا بردومان دەکات و بەهۆیەوە زیانێکی زۆری مادی و گیانی بە وڵاتە گەیاندووە. پشتی هەواڵەکانی ئەم کاتژمێرەمان پێشکەشکردن هەر شاد بن.